ئەمە راپۆرتێک بوو هەر پەیوەست بەم بابەتی فیستیڤال نێودەوڵەتی ساڵانەی ڕانیا کە دامەزراوەی ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کللتوری ئەنجامی دەدات با بەشداری 11 گروپ ئەم ساڵ ئەنجامی داوە چالاکیەکانیان بەردەوام بوو چەندین گروپ لە دەرەوە شات بوون. بەڵێ هەڵبەت ئامانج لەم فستیڤاڵانە ئەگەڕێتەوە بۆ تێکەڵاوی کللتورەکان و ئاشنابوون بە کللتوری کوردی و کللتوری وڵاتانی دیکە و دروستکردنی پەیوەندی لەسەرم بابەتە و گرنگی فستیڤالەکە و ماوەی چەند ڕۆژەکە کە بەڕێوەچێت میێوەنداری بەڕێز ئارام قادرمان کردووە دامی سەرپەرشتیاری فستیڤالەکەیە بەشێکی ڕاستەخۆ لەگەڵمانە بێم کاتت باش کاگارام سڵاوت لەبێ کاگارام پێمان بڵێ ئەوەندەی خۆتان لەگەڵیان بوون بەشدار بوون ڕاتان چی بوو لەسەر فستیڤالەکە بەو شێوەیە بوو کە ئێوەتان ویست بە باشی بەڕێوە چوو سەرکەوتوانە کارەکانی جێبەجێکرا. سڵاوم کاتتان باش بەیانیتان باشی ئێوە و بینەرانی عزیزی کوردستان 24 لە ڕاستیدا دایمەن ئەو ئامانج و ئەو پلانەی کە دادەنرێ بەو پێوەەر و بۆ ڕێژەیە دوایی دەتوانین بڕیاری لەسەر بدەین کە سەدا چەندی پلان و بەرنامە و ئامانجی ئێمە لەم چالاکی هاتۆتە دی ئەوەی کە ئەو هەموو ئاڵنگاری و تەحەدایی کە لە بەردەم ئێمەدا بوو لەسەر قەیرانی دارایی و ئابووری و دۆخی هەرێم و ناوچەکە و جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت ڕۆژهەڵاتی ئەوروپا و وڵاتانە ئێمە وەکو تەحەداکە سەداسەد ئاڵنگاریەکەمان تێپەڕاند بەڵام لە ڕووی کارنامە و پلان کە بۆمان دانابوو بەرنامێکی زۆر فراوانتر بوو لە پەراوێزی فیستیڤال دەبوایە سەمپۆزیۆم ئەنجام بدرێ کۆنفرانسی کللتورە جیاوازەکان و دیالۆگی کللتورە جیاوازەکان ئەنجام بدرێ جگەلەوە بەپێی کارنامەکە پێشتر دەبوایە لە پایتەختی هەرێمی کوردستان لە شاری هەولێری خۆشەویست و لە شاری سلێمانی کە پایتەختی ئەدەبی و فەرهەنگی کوردستانی ئەزیزە چالاکیەکانمان لەوێش بەردەوام بووایە ئێمە ئەومان نەتوانی بەڵام وەکو کارنامەی فیستیڤال لە شاری ڕانیە و درێژە پێدانی فیستیڤالە نێودەوڵەتیەکانی ڕابردوومان بە ڕێژەی سەدا 90 ئێمە ئامانجەکانمان هاتۆتە دی. باشە کاگارم ئێوە وەکو سەرپەرشتیاری فیستیڤال لەسەر چ بنەمایەک ئەم گروپانە بانگهێش دەکەن کە لە دەرەوەی وڵات دەیانهێنین یان خۆت ئەم گروپانێک کە لە کوردستانن سەرەتا ڕاگەیاندن دەکرێتەوە ئەو پێوەەر و کرایتێریانە کە پێویستە لە تیپە بەشدارەکان هەبێت دەیخێنە بەردەمیان لە ڕاگەیانەکەدا هەموو ئەو مەرجوو ئەو پێداویستیانە ئاماژەی بۆ کراوە و لەگەڵەوەشدا ئەوەی کە ئێمە دەیتوانین و ئەوەی کە ئەوان پێویستیان پێەیە لە ڕووی خۆراک و شوێن و مانەوە و ڕۆژ و ئاسانکاری لە وەرگرتنی ڤیزا و لە ئەو فەرماگەی پەیوەندیەکانی دەرەوە ئەو لایەنێک کە بەرپرسن لە هاتنی تیمەکانمان ئێمە کاراسانیان بۆ دەکەین بەڵام مەرجەکانی ئەمەوەیە کە ئەم تیمە کولتوریانە پێشتر نمونەیەک لە کارەکانیان بنێرن بۆ ئەم لیژنەی باڵای فیستیڤالە بۆی کە سەیری بکات بزانین لە ڕووی فۆلکلۆری و لە ڕووی ئەو کولتورە جیاوازێکی ئێمە دەمانەوێت لەو نەتەوەیە لەو گروپە ئیتنیە لەو وڵاتە بزانین ئێمە بەدەستی دێنین یاخودنا لەگەڵ ئەوەی کە خوازیار زۆرە بەڵام ساڵانە بەشێک لەو خوازیارانە بەهۆی یاوە تا زۆر دوورە بەمنە لە ئەمریکای لاتین کە تێچوونێکی زۆر گەورە دەکەوێت سەر ئێمە یاوە تا کە ئێمە کوالیتی فیستیڤالەکە دانابەزین لە هێندێک حاڵەتدا یا ئەوەشی کە هێندێک بارودۆخ ڕێگرێتەوەی کە تیمێک بەشداری بکە بەڵێ پێشتر پێوەری دیاریکراومان هەیە بەپێی ئەو پێوەرانە کە بزانین تا چەند ئەو ئامانجە ئێمە بۆ کللتوری هەرێمی کوردستان و کۆمەڵگەی کراوە و کللتوری کراوە لە هەرێمی کوردستاندا و بۆ دیالۆگی کللتورە جیاوازەکان و پێکەوە ژیان و پێکەوە ژیانی ئاشتیانە و لێبوردەیی تا چەند ئێمە دەتوانین سود لەو وڵاتە لەو تیمە لەو گروپە وەربگرین بڕیاری لەسەر دەدەین. باشە کاگار ئەم هەڵبەت هەموو ئەم کارانە ئەگەر لە ڕووی گواستنەوە و بەخشکردنەوە کارێکی باشی بۆ نەکرێت ناتوانن ئامانجەکەی ئەوەی کە ئێوەتانەوێت بیپێکن. جا پێمان بڵێ میدیاکان چۆن کاریان کردووە کوردستان 24 وەکو بەشێک لە سپۆنسەری میدیایی کاری تێدا کرد سەرپەرشتی کرد چۆن ئێوە سوودتان لەوە وەرگرت میدیاکان تا چەند توانیان ئەو ئیشانەی ئێوە بگوێزنەوە پەخشی بکەن؟ بەڵێ لە ڕاستیدا
ئێوە دەزانن کە بەداخەوە ئێمەی کورد خاوەنی دەوڵەتی سەربەخۆی خۆمانین لە کۆمەڵی نێودەوڵەتی وە تاوەکو ێستا خاوەنی دەستورێکیش نین بەڵام لەگەڵ ئەوەدا جێگەی خۆشحاڵی شانازیەکی گەورەیە کە کللتوری ئێمە دەوڵەتی ئێمەیە زمانی ئێمە دەستوری ئێمەیە ئێمە بۆ ئەوەی ئەم کللتور و ئەم زمانە بە جیهان بناسێنین و پەیوەندی لەگەڵ جیهان ببەستین پێویستمان بە نێوەندێکی گرنگی وەکو میدیایە لە ڕاستیدا ئێمە سوپاسی زۆری میدیا و میدیاکارانی کەناڵە ناوخۆیەکان و کەناڵەکانی دەرەوە دەکەین بە تایبەت ئەو میدیاکارانێک کە لە دەڤەری ڕاپەڕین زۆر مادوونە ناسانە شەو ڕۆژ لەگەڵ ئەم ڤیسیڤاڵی ئێمە ماندوو بوون و لە نێویشیاندا بە خۆشحاڵیەوە چەندان جار لەسەر ستەیج بە شێوەی ڕاستەوخۆ بەگوێ ئامادەبوان و میدیاکارەماندا کە ڕێخستنی وێنەگرتنی سەرستەیج و ئەم ماندووبوونەی کە لە ئامادەکاری گواستنەوەی وێنە و ڤیددیۆکانی ڤیسیڤاڵ هەیە بەڕاستەوخۆ ناڕاستەخۆ کوردستان 24 پشکێکی هەرە گەورەی هەبوو ڕۆڵێکی هەرە گەورەی هەبوو کە دەبێت دەستخۆشی لێ بکەین ئەوەیە کە ئێمە دەشتوانین ئەو دەوڵەت و کولتورەی کە باسمان کرد ئەو زمان و دەستوری کە باسمان کرد میدیا ببێتە ئەو فەزایە میدیا ببێتە ئەم دەوڵەتە مەجازیە بۆ کورد کە خۆشبەختانە تا ڕادەیەک بەشێک لە میدیاکان ئەوەیان کردووە خوازیارم لە ئایندەدا میدیای نیشتیمانی زیاتر بتوانێت ئەم دەوڵەت و ئەم دەستوری ئێمە کە کولتور و زمانمانە بیخاتە بەرچاوی هەموو جیهان و ئەوە بگوازینەوە لە مەجازەوە بۆ واقع بۆی ببین بە خاوەنی دەوڵەت و دەستور باشە کاک ئارام ئێمە لە هەرێمی کوردستان چەندین نەتەوە کللتوری جیاوازمان هەیە بە هەر نەتەوەیەک کللتوری تایبەت بەخۆی هەیە هەندێک جا لە ناو یەک نەتەوە چەندین کللتور هەیە ینی ئێمە لە هەرێمی کوردستان باس بکەین کووردە عەرەبە تورکمانە کلدانە ئاشوورە یەزیدیە هەموو ئەمانە چەندانی تیکە کللتوری تایبەت بە خۆیان هەیە ئەم وڵاتانەی یاخود ئەم گروپانەی کە لە دەرەوە هاتن ئەم بەیەکەوە ژیانەی کوردستانیان چۆن بینی هەڵسەنگاندنیان چۆن بوو لەم هەرێمی کوردستانە بچووکە لەم ڕوبەرە بچووکە ئەم بەیەکەوە ژیانە دەبینن لە ڕاستیدا ئامانجێکی گەورەی ڤیسیڤاڵی ئێمە پەرەپێدانە بەو نەریتە زۆر ڕەسەنە زۆر ئاشتی خوازە لێبوردەیە کە لە ناوگەلی کورد و لە ناو گەلانی کوردستان هەبووە لە ڕابردوودا باوکو باپیرانی ئێمە دایک و داپیرانی ئێمە لەگەڵی داژیاوین ئەویش بریتی بووە لە پێکەوە ژیانی ئاین و ئاینزاکان نەتەوە جیاوازەکان گروپە ئیتنی و نەژادی و حتا خێڵەکی و کۆمەڵایەتی و هەموو ئەو هێزە کۆمەڵاتیانەی کە لە کوردستاندا هەن چۆن بە یەکەوە ژیاون بە شێوەی ئاشتیانە بەداخەوە ئێوە دەزانن کە لە دۆخی جەنگدا لە دۆخی تێکچوونی پرۆژە جیاوازە سیاسیەکاندا و لە دەستێوەردانی نەیاران و دوژمنانی کورد لە کۆمەڵگەی کوردیدا ویستویانە ئەم پێکەوە ژیان و ئەم لێبوردەیە لە ناوگەلی کورد بکەن بە تابلۆیەکی شێوا و تێکچڕژا و ئاڵۆز و پێکدادان ئامانجێکی گەورەی ڤیسیڤاڵ ئەوەیە ئەم هێمنی و پێکەوە ژیانە جارێکی دیکە پەرە پێ بداوە بیگەڕێنێتەوە سەر ئەسلی خۆی و هەموو ئەو نەتەوانەی کە لە دەرەوەش دێن دەبێ ئەو دام بۆ ڕاستیەدا بنێن یەکێک لە ئەوەی کە سەر سوڵمانیان هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان بریتێ لەو ئارامیەی کە لە ناو پێکاتە جیاوازەکاندا هەیە بریتێ لەو کللتورەی کە ئەوان بەیەکەوە هەڵیان کردووە تەنانەت ئێمە لە هەرێمی کوردستان بیرمان لەوە کردوەوە بە نمونە ساڵان تیپی شاریای یەزیدیەکان و لە دووهۆکی دەلال کریسیان و ئاشور و کلد و موسڵمانان پێکەوە کۆم ساڵیش بینیمان کە پێکەوە یەک تابلۆیان نمایش دەکرد وەک چۆن لە بەسڕە و بەغدا لە کللتوری عەرەبی و میلی ئەو ناوچانە خەڵکاتە بوون بە هەمان شێوەش مەسەلەن پێشتر لە کەرکووک ئێمە تابلۆی برایەتی نەتەوە جیاوازەکانمان ئەم ساڵ هەر ئەم تیپە بە فەرمی ڕێاڵ نردنی بۆ فیستیڤالێکی نێودەوڵەتی ڕۆمانیا بۆ نزیکەی ماوەی 2 هەفتە بەس نمایش کرا ئەوانی ئەجابێکی گەورەیان هەیە تەنانەت هێندێکیان دێن کە پێیان سەیرە هەندێک لە پەرستگاکانی ئەوان لە هەرێمی کوردستاندا هەیە ینی سەردانی پەرستگاکانی خۆیان دەکەن کاوە لە ئایندەدا دەبێتە کەرتێکی گرنگی ئابووری گەشتیاری و ئابووری ئاین و ئەنزای گەشتیاری لە هەرێمی کوردستان کە لەوێ لە وڵاتەکانی خۆیان باسی بکەنەوە باشە کاگارام ئەگەر بە کورتی پێمان بڵێ کاریگەریەکانی فستیڤالەکە چی بوو لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی ئابووریەوە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێگومان ڕایڵ یەکێک لە ئامانجە گرنگەکانی بریتیە لە
پرۆسەی کرانەوەی کۆمەڵگەی کوردی بەڕووی جیهاندا ئێمە تیمی کولتوری تیمی ئیداری تیمی هەڵپەرکێ و فۆلکلۆری کوردیمان ناردۆ بۆ وڵاتانی دەرەوە و ئامانجمانە لە ئایندەدا ئەمە بەرفراوانتر بکەین لە ڕووی ئابووری گەشتیاریەوە بڕاتان هەبێ مەسەلەن کەرتێکی گەشتیاری لە هەرێمی کوردستان هەبوو وتیان ئێمە 6 مانگە پرۆژەکەمان ڕاوەستاوە لەبەر نەبوونی گەشتیار و نەبوونی خوازیار لەسەر کەمپەکەمان لەبەرەوە پیان وا بوو کە ئەمە بوژانەوەیەکی زۆر گەورەیە بۆ کەمپە گەشتیاریەکەی ئەوان بۆ حتا ئەگەر ببینین ئەم کاریگەریە لەسەر کرانەوەی کۆمەڵایەتی لەسەر یەکتر قبولکردن لەنە ئەم دۆخی جیهان کە بەڕاستی لە ئێستادا هەواڵ و میدیا زۆربەی ماشێنە گەورە میدیایەکان باز لە جەنگ دەکەن باز لە پێکدادان دەکەن ئێمە باز لە ئاشتی و لە دیالۆگ و لە پێکەوە ژیان دەکەین بازەوە دەکەین ژیان تابلوویەکە دەبێ هەموو ڕەنگەکانی تێدا بێ بازەوە دەکەین کە لە سروشدا لە بنەڕەدا ئێمە بە جیاوازی هاتوین و ئەم جیاوازیانە بنەمای دیالۆگ و دانووسانی ئێمەیە بۆ ئەوەی کە ئاڵوگۆڕی بیرروڕا و کولتور و زمان و نەریت و ترادیشن و ئەمانە بکەین و ئەمە بێتە مای دەوڵەمەندی زیاتر و تێگەیشتنی زیاتر و بەیەکەوە هەڵکردنی زیاتر و لێبوردەی زیاتر لە نێوانماندا کە ئەمە دوجار لە نمونونەکەی لە کۆمەڵگەی کوردی و لەو هەیەجانە گەورە دەبینین کە لە شای ئیرانیا کە بینەران لەگەڵ هەڵچوون و داچوونی تابلۆکان دەیانواند و کاردانەوەیان دەبوو. بەڕێز ئارام قادر ئەندامی سەرپەرشتیاری فیستیڤال زۆر سوپاس بۆ تۆ لەگەڵ ئێمەدا بووی هیوای بەردەوامی و سەرکەوتن و بەرەوپێشچوونی کارەکەتان بۆ دەخوازی.